یەکێتی چۆن پۆستی پارێزگاری کەرکووکی وەرگرت. بۆ وەرگرتنی ئەو پۆستە چ ڕێککەوتنێکی کرد و چی بەخشیوە. دوێنێ یەکێتی بە ڕێککەوتن لەگەڵ سەرکردەی لایەنە عەرەبەکان پۆستی پارێزگاری کەرکووکی وەرگرت. بەڵام لە پێناو ئەو کارە گرنگترین پۆستەکانی پارێزگای کەرکووکی بەخشیە عەرەب و تورکمانەکان. بە جۆرێک سەرەڕای وەرگرتنی پۆستی پارێزگار کەچی کوردی بەهێز کرد و خۆی ڕوبەڕووی ڕەخنەی زۆر کردەوە. یەکێتی بۆ ڕازیکردنی ئەندامە عەرەبەکان تاوەکو لە کۆبوونەوەی دیاریکردنی پارێزگاری کەرکووک ئامادە بن پارە و ڤێلا و خانووی بەخشیوەتەوە. ئەماش دوای ئەوەی ئەندامێکی سەرکردایەتی هاوپەیمانی عەزم ڕایگەیاند. هەر سێ ئەندامە عەرەبەکەی کە بریتین لە ڕەعەت ساڵح، موحەممەد حافز و وەسفی عاسی بڕی 3 ملیۆن دۆلار ڤێلایەک لە سلێمانی و ئۆتۆمبیلێکی جۆری تۆیۆتا لاند کرۆزەریان لە یەکێتی وەرگرتووە. دوای ڕێککەوتنی یەکێتی لەگەڵ ئەو لایەنە عەرەب و ئەو ئەندامەی کریستیانە ڕەخنەی زۆری لێگیرا، چونکە زیاتر لە 23 پۆستی باڵای بە عەرەب داوە و زیاتر لە 17 پۆستی بە تورکمانەکان داوە و زیاتر لە 5 پۆستی بە کریستیانەکان داوە. لە نێوانیاندا سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک، فەرماندەی پۆلیس، بەڕێوەبەری هەواڵگری، فەرماندەی ئەنجومەنی ئاسایش و دەیان پۆستی تر لە فەرمانگە و بەڕێوەبەرایەتی گرنگ. هونەر ئەحمەد ڕۆژنامەنووسی دیاری کورد دوای ئەو ڕووداوە نووسیوێتی پۆستی پارێزگار گرنگە، بەڵام دوای بەخشینەوەی ئەو هەموو پۆستە گرنگە ئێستا چ پۆستێکی گرنگ بۆ کورد ماوەتەوە. لەلایەکی ترەوە عەرەبەکان بێدەنگ نەبوون و ڕاکەن جبوری پارێزگاری پێشووی کەرکووک هاتە دەنگ و گوتی ئەمە خیانەتێکی گەورە بوو لە عەرەب کرا. تورکمانەکانیش ناڕازین و حەسەن تۆران سەرۆکی بەرەی تورکمانیش گوتی دان بە پارێزگای کەرکووک و سەرۆکی ئەنجومەن نانێ. دوای هەڵبژاردننی پارێزگاری کەرکووک لایەنە عەرەب و تورکمانەکان ڕایان گەیان لە دادگای فدراڵی سکاڵا لە دژی ئەم هەڵبژاردن و بڕیارانە تۆمار دەکەن و بە بڕیارەکان ڕازی نابن، بۆیە تاوەکو ئێستا دیار نییە چارەنووسیە و بابەتە دەگات بەکوێ.